لە چکەساتی لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا ئەو توانایە هەبوو لە ئۆکرانیا بۆ ئەوەی چەکی ئەتۆمی دروست بکرێت و هەروەها ژێرخانێک هەبوو بۆ دروستبوونی موشکی باڵستی بۆیە زۆر قرس نییە کەوا دووبارە ئەم ژێرخانە نەوەویەت لەکە ناوەکیە لەگەڵ ئەو جۆرە چەکانە دووبارە دروست بکرێتەوە و دەکرات ئۆکرانە بێتە دەوڵەتێکی چەکی ناوەکی ئەم بابەتێکی یەکجار زیار هەستیارە و هیچ لایەنێک ڕەزامەند نین لەوەی کەوا ئۆکرانە بێتە خاوەن چەکی ناوەکی لە باردۆخەکان لە ئۆکرانیا حتا ئەو موشکی باڵستی ئۆکرانیا پێویستی پێی نییە بۆیە ئەمە ئەچێتە چوارچێوەی سنوور ئاسایشی ئێمە و ئەمە لە بەردەم دەرگای ئێمەیە ئەمە بابەتێکی یەکجار هەستیارە و ئەمە بەشێک نییە لە بیربۆچوونی ئێمە کەسێکی واقعین و ئێمە پارێزگاری لە خەڵکو و ناسنامە و ماڵ و منداڵ و سنووری خۆمان دەکەین پێویستە ئەم تێگەیشتە هەبێت لەوەی کەوا ئەبێ ئۆکرانیاش ئەم تێگەیشتەی هەبێت و پێویستە تێبگەن لەوەی ئەگەر بێت و بەردەوام بن لەسەر ئەم شێوازەی کەوا ئێسەکاری لەسەر دەکەن ئەوە کێشەیەک بۆ ئۆکرانیا دروست دەبێت و ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەوەیە کە هەندێک لایەن دەڵێن لەوەی کە بە شێوێک باز دەکەن لەوەی کە ئێمە مافی ئەوەمانە بێ پارێزگاری لە خۆمان بکەین بەڵام ئێمە لە دۆنباس ئێمە پێش هەموو شتێکە هەوڵماندا کەوا ڕێگری بکەین لە نازیەکان ئەو کەسانەی کەوا خەریکی دژایەتیکردنی رووسیا بوون و ویستمان دەوڵەتی ئۆکرانی وەکو دەوڵەتێکی بێلایەن بمێنێتەوە لەم نێوەندا بەڵام لە دەستوری ئۆکرانیادا نووسراوە و ئاماژەی پێدراوە کە ئەوان دەیانەوێت بچنە ناو ناتۆوە و دەیانێت بەرەو ڕۆژ ئاوا و یەکێتی ئەوروپادا بڕۆن بەڵام لە کاتێکدا کە دەبینین کە ڕادیکاڵەکان بەڵێ ڕاستە کۆمەڵی خەڵکی ناسیۆنالیست هەن و لە ئەوروپاشن و لە رووسیاش هەن بەڵام ئەوانە بڕیار بەدەست نین چونکە ئەوانە خاوەن بڕیارین بە شێوەیەکی گشتی بەڵام لە ئۆکرانیا ئەو کەسانی ڕادیکاڵ و ناسیۆنالیستن لە دەسەڵاتیان بەدەسە و بڕیار دەدەن ئەمە بابەتێکە قابلی قبولکردن نییە ئێمە دەبینین لە ئۆکرانی ئەو کەسانی کە بڕیاریان بەدەستە خەڵکانێکن دەتوانن گۆڕانکاری دروست بکەن ئایا کێ ئەو کەسانی کەوا ڕووس و یەهودەکان دەکوژێت و دژایەتی کللتور و شوناسیان دەکا بۆ نمونە ئەو کەسانی ئەم جۆرە بیکردنەوەیان هەیە ئێستاکە لە ئۆکرانیا دەسەڵاتیان بەدەستە وەکو پاڵەوان تەمەشا دەکرێن لە خارکیڤ و لە شوێنەکانی دیکە زیاتر لە 6,000 کەسی ئێمە لە ڕابردووە بەهۆی جیاوازی شوناسیانەوە جیاوازیان بەرامبەر کراوە و لە ڕابردوودا بۆیە ئەوەی کە ئێمە قسە لەسەری دەکەین بە هەمووانشمان وتووە بە ئۆکرانیاشمان وتووە ئەم بابەتە قابلی قبولکردنیە دژایەتیکردنی شوناس و مێژووی رووسیا کە لە ئۆکرانیا دەژین رووسەکان قابلی قبولکردن نییە بەڵام ئەوان دەڵێن کە ئێمە وا نەکەین بەڵام ئێمە گفتوگۆمان لەسەر لەگەڵ نەتەوەیەگرتوەکانش کردووە بەڵام هیچێکیان کاریان نەکردو بە بێدەنجیمانەوە لەو کردارانی ئۆکرانیا ئەنجامیدا ئۆکرانیەکان دەستیان کردبوو بە شانازیکردن بۆ کارانەی ئەنجامیاندا لە دژایەتیکردن رووسیا و شانازیان بە بڕیارەکانیان دەکرد و دەیانویست ببنە بەشێک لە ناتۆ لەسەر سنوورەکانی ئێمە و من بە پەیوەندیم لەگەڵ کێفشدا ئەنجام داوە و لەگەڵ سەرکردە سەربازەکانی ئەوانش قسەمان کردو ئەوان داوایان لە ئێمە کرد کەوا ڕێگەیەکی مرۆیمان بۆ بکرێتەوە و ئێمەش تا ئەندازەیەک ڕێوشێنە سەربازەکانمان ڕاگرت و وتمان هەر کەسێک ئەوێتی ئۆکرانیا بەجێ بێڵێ با بەجێ بێڵێت بە شێوازێکی ئاشتیانە بەڵام ئەوان مانەوە و ناچاری ئێمەشیان کرد کە بمێن و ئەوان دایانەوێت شانەیەکی مرۆییانە دروست بکەن کە تایدا خەڵک وەکو قەڵغان بەکار بێنن ئێمە جۆمان لێ دەبێت کەوا هەندێک خەڵک لە ئەوروپیەکان کاتێک قسە دەکەن دەڵێن کە جۆرێک لە پەیوەندی هەیە لەوەی کەوا دەیانەوێت تەقەمەنی دابنێنەوە و دەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان زیان بگەێنن بە هەموو لایەکە کێن ئەو کەسانی کە دەیانەوێت ئەوانە نازیۆنیەکانن کە دەیانەوێت بارودۆخەکە بدەقێتەوە ئێمە دەبینین کە پەیوەندی لە نێوانیاندا هەیە و چەندین سیارەی جیاوازی سەربازی هەبووە
کە هەستاون بەو ئەنجامدانی ئەو کارانە. بۆیە ئیشی ئێمە بریتێرە دوورخستنەوەی ئەو نازیۆ نوێیانە کە لە ناو دەسەڵاتی ئۆکرانی ئێستا بوونیان هەیە. ئێمە ئەمانەوێت کەوا ئۆکرانیا بە سەربازی نەکرێ و چەک لە دەستی نازیۆ نوێنەکان نەمێنێت کە ڕادیکاڵن و لە دەسەڵاتدان. بۆیە ئێمە ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەوەی کەوا هەموو ئەو بارودۆخانە کە دەگوزارە لە کیف لە ناوچەکانی دیکە بەڵام هەمان کات دەبێ بڵێم کەوا گفتوگۆ بەردەوامە. زۆر سوپاس بۆ لۆکاشنکۆ کەوا ئەم جۆرە گفتوگویانەی ڕێخستووە و ئەم دانوستانانەی کە وا ئێستا لەسەر مێزی گفتوگۆکردن هەن و بەشێکی زۆر لە ئەوانەی دانوستانکارن لە کیف وتیان ئێمە بۆچوونێکی باشمان دەبێت. بەڵێ فەرمونون ئەگەر پرسیارەکانتان هەبێت جبرکەی ولیا کە فڕۆکەوانە لە کۆمپانیایەکی فڕۆکەوانی مەدەنی ئێمە دەزانین کەوا بەشێکی زۆر لە بارودۆخەکان لە شکەساتی نائارام و ناکاویان وەرگرتووە و بەشێکی زۆر لەو گەنجانەی کەوا کار دەکەن ئەوان ئامادەیان تایە و شەڕ دەکەن لە هەر بارودۆخێکدا بێت. ئێمە دەمانەوێت کە ئەو گەنجانەی کە ڕووسن پارێز راوبن. ئێمە بەشێکی زۆر لەوەی کە دەیبینین ئەوەیە بەدڵنیایەوە هەندێک ئامراز هەن کە لە ئەوروپاوە وەکو مەکینەیەکی ئەعلامی بەگەڕ خراون دژی رووسیا. حتا ئەو سزا ئابوووریانەی کە سەپاندویانە ئەمە ڕاگەاندنی جەنگە دژی رووسیا. بەسپاسەوە دەتوانم بڵێم کە بۆ گەلی خۆمان کە ئەو سزانە هیچ کاریگەریەک لەسەر رووسیادا نانێت. بینین هەندێک خەڵک هەن لەم لالۆلا لێدوانی ناعەقڵانی دەدەن. بۆ نمونە وەزیری دەرەوەی بەریتانیا کاتێک دەڵێت ناتۆ ناچارە بەوەی کەوا مامەڵە لەگەڵ ئەم ململانیەدا بکاتەوە و هەندێک بڕیاریان داوە لەوەی کەوا بەڕوونی هەستی پێدەکەی کەوا دەیانەوێت قسەی خراپ بکەن لەوەی کە ڕەنگە چەکی ناوەکی رووسیا بکەوێتە ئەملا و ئەولا. بەڵام بابەتەکە ئەو بەو شێوازە نییە. هەرگیز هیچ جۆر ئەو زمانە زمانێکی دیبلۆماسی نییە کە ئەوان بەکارێنن. ئەو بڕیارانەی کەوا ئەوان دەیدەن لە بەرامبەر ئێمەدا سوودێکی نابێت. ئێمە کاتێک کە بڕیار دەدەین بیر دەکەینەوە و دەزانین لە دەرئەنجامە کوردخان و درێژخانەکانیش بە هەمان شێوە. بۆیە سەبارەت بە پرسیاری ئێوە بۆی بەڕوونی وەڵامتان بدەمەوە سەبارەت بە ئەو گەنجە ڕووسانەی کە کردان وکردیان بەرکردیان بە بەشێک لە سوپای رووسیا لە بارودۆخی لە ناکاودا ناچار دەبین بە پێی یاسا کە ئێمە مەرسومێکی سەرۆکایەتی دەربکەین و ئەبێ ئەنجومەنی فدرالی رووسیا بڕیاری لەسەر بدە. ئەگەر هاتووە هەڕەشە هەبوو هەڕەشێکی دەرەکی هەبوو لەسەر ئاسایشی رووسیا و لەو چوارچێوەیەدا بۆ پاراستنی سەروەری رووسیا و خاکی رووسیا ئەو کاتە ئێمە دەتوانین کەوا گەنجەکان بکەینە ناو سوپاوە تاوەکو بەرگری لە نیشتیمان و لە خاکی رووسیا بکەن کە ئەمە بەتەنیا لە بارودۆخی ناکاودا ڕوودەدا و لە بارودۆخی ناکاودا کۆمەڵێک ئەگەر لە بەردەستایە کە ئەگەر بێت و زۆر بابەتەکە ترسناک بوو. هەندێک جار بارودۆخی لە ناکاوی گشتگیر هەیە، هەندێک جار بارودۆخی لە ناکاوی کاتی بچووک هەیە. بۆیە ئەوە پەیوەنددارە بە ئاستی ئەو هەڕەشانی کە لەسەر رووسیا هەیە. بۆ نمونە لە ڕووی ئەگەر هەڕەشێکی هەرێمی هەبوو لەسەر رووسیا ئەوە هەندێک جار دەبینی پێویستەکە کە تۆ ئەم بڕیارانە بدەیت. بۆیە یاخود ئەگەر کارەساتێکی ژینگەی هەبوو ئەو کاتە تۆ بۆنم لە کاسەتێکی ژینگای ئەمە پێویستمان بە گەنج نییە بیکەین ناو سوپاوە. بەڵام لە هەندێک مەترسی دیکەی دەرەکی سەربازی ئێمە بیر لەو بژاردانە دەکەینەوە. ئێمە وتمان کەوا کۆمەڵێک هەوڵی زۆر هەیە کە لەم لاولەلاوە ئەو هەوڵانە هەن لەوەی کەوا ئێمە نەک تەنیا ڕوبەڕووی نازەکان دەبینەوە. من ئەمێ بڵێم ڕوبەڕووی ماکینەیەکی ئەعلامیش دەبینەوە کەوا کە لە ڕاگەاندنەکانەوە ئەوەی حەزیان لێ نیشانی دەدەن و ئەوەشی کە دژی
ئەوەی دژی رووسیا نیشانی دەدەن و ئەوەشی کەوا لە بەژەوەندی رووسیا پەردەپۆشی دەکەن بۆیە هەندێک لایەن هەن کاوە بە تایبەتی لە لایەنە لیبراڵەکان ئەو هەوڵە دەدەن کە لایەنێ لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە ئەم کارانە بکەن ئەوان چی دەکەن ئەوان دێن ئەو کەسانەی بەخۆیان دەڵێن لیبراڵەکان دێن پاڵپشتی ئۆکرانەکان و ئاگر بەسەر خەڵکیدا دەبارن و گولە لە بە خەڵک دەنێنەوە ئەوانە پاڵپشتی هەندێک کردار دەکەن کە دژی پرەنسیپەکانی خۆیانە هەر کەسێ پاڵپشتی رووسیا بێ ئەوان شەڕی دژڕادەگەێنن و سزای دەخەنە سەر وە فشاری دەخەنە سەر بۆیە سەبارەت بە پرسی فڕۆکەی جەنگی و بچوونە ناو هێزەکانی سوپاوە من دووبارەی دەکەمەوە تەنیا ئەو کاتێک کە هێرشی دەرەکی سەربازی هەبێت لەسەر رووسیا ئێمە بڕاردەینکەوە گەنجەکانمان بکەینە ناو سوپاوە بۆیە ئەگەر هاتوو لە ڕووی ئاسمانیەوە ئاسمان بەسەر هێزەکانی گەشتەکانی رووسیادا دەخرێت ڕاستە بابەتێکی ناخۆشە و ئالۆزە بەڵام ئێمە هەموو دراسەی ئەو جۆرە سزانە دەکەین و وەڵامشمان دەبێت بۆ ئەو جۆرە سزانە ئەمەش دەتوانین کەوە ئاسمان دابخین بەسەر زۆر لایەنە ئێمە دەزانین کە چۆن وەڵام و کاردانەوەمان دەبێت بۆ هەندێک کردار کە لەم لەولاوە دێت و ئەو کەسانەشی کە ئەو کیانە سیاسی و دامەزراوانی کە ئەو کاران دەکەن ئێمە بڕیاری سەروەریانەی خۆمان دەدەین و ڕوونی دەکەینەوە کە پاشەوەی دراسی دەکەین و لەم چوارچێوەیەدا دەمەیە بڵێم کەوا تەنیا پیشەگەرەکان سەربازیەکان ڕاوێژکارانی سەربازی دێن ئەم کارانە ئەنجام دەدەن حتا لە نێوان ئەوانەدا ئەو کەسانە هەن کەوا کە خزمەتێکی زۆر و ئەزمونێکی زۆریان هەیە بۆیە من جارێکی دیکە دووبارەی دەکەمەوە لە حاڵەتێکدا ئێمە ئەگەر هەر کەسێک بڕیاری دا بۆی کە بێتە ناو سوپای رووسیا و پارێزگاری لە رووسیا بکە ئێمە پاڵپشتیان دەکەین بەڵام ئەبێ ئەو کەسانە بنکەوە شارەزەی سەربازیان هەیە و لە ڕابردوودا ئەزمونیان هەیە تەنیا ئەو کەسانە دەرێنین بۆ ئۆکرانیا هیوادارم کە وەڵامی پرسیارەکەتم دابێتەوە و هەروەها سەبارەت بە ئەوەی داوا کات بچێتە ناو خزمەتی سەربازیەوە وەکووتم ئەگەر هەتوو خۆبەخش هەبوون کە دەویستیان بچنە ناو سوپای رووسیاوە ئێمە دراسەی ئەو داواکاریانە دەکەین من نامەوێت دووبارەی بکەمەوە من نامەوێت گەنجی ڕووس بکەینە ناو سوپاوە و لە ڕوبەڕووی ململانێ ببنەوە ئێمە هێزی پێویستمان هەیە لە رووسیا بۆ پارێزگایکردن لە خۆمان و بۆ جێبەجێکردنی پلانەکان و بۆ ماوەیەکی درێژ کە ئەو کەسانە هەموو ڕاهێنراون و سوپای رووسیا سوپایەکی ڕاهێنراوە بەشێکی زۆر لەو ئایدیانی کەوا پێشنیاز کراوە یاخود ئێمە گوێمان لێ دەبێت گفتوگۆ هەن لەسەر ئەوەی کەوا چۆن و بە چ شێوازێک بارودۆخەکان دەستنە پێشەوە بەشێکی زۆر لە شیکەرەوان پێیان وایە کە بارودۆخەکە لە دژی رووسایە بەڵام ئێمە دەمانەوێت بڵێن کەوا دەکرێت هەردوو لایەن وەکو ئۆکرانیا و رووسیا هاوکاریان هەبێ هەماهەنگی بکەن سنوورەکانی خۆیان بپارێزن بەڵام لەلایەنی ئۆکرانیەوە کاتی ئۆکران کردارانە دەکات بە پاڵپشتی ڕۆژئاوا ئەوە ئێمە ناچار دەبین کەوا هەندێک جار ڕوبەرێکی بەرفراوانتر بۆ خۆمان بکەینەوە واتە ئەو تێکشکاندن و ئەو هێرشانەی کەوا ئۆکرانەکان هەوڵاندا بۆ دۆنباس و بۆ دۆنباس ئەنجامی بدەن وای کرد کە بارودۆخەکان زیاتر بەفراوانتر بێت و بەشێکی زۆر لە سیستەمە بەرگریەکانی ئۆکرانیا تووشی کێشە بوون و ئێمە چەندین ئامانجی دیاریکراومان هەیە و ئێمە شوێنە سەربازەکان و شوێنەوە هاوڵگرەکان و ئۆکرانیا هەموو دەزانین و ئێمە تەنیا و ئامانجانەمان هێناوەتە بەرچاو ئێمە
هەندێک شوێن هەیە کە ئەوان دەیانەوێت وەکو کوڕەکان دەستیان پێ بگاو بەکاری بێنن کارەسات بۆ ئاسایشی هەموو جیهان دروست دەکات نەک تەنیا بۆ سەر رووسیا بەڵکو ئەم هەندێک شت هەیە کە ئوکرانەکان دەستی بۆ دەبن هەموو ئاسایشی جیهان دەخاتە مەترسیەوە و هەروەها هەندێک شەڕکەر هەن کە لە لای شەڕکەکانی ئێمە بەو پەڕی ئازایەتیەوە بێ ئەوەی کەوا هیچ گومانێک لە توانیان هەبێت و هیچ جیاوازێک لە ڕیزەکانیان هەبێت ئەوان پارێزگاری دەکەن و بەو پلانە دەڕۆنکەوە بۆیان دانراوە و هەروەها زۆرێک لە سەرباز ئۆکرانەکان هەنکەوە ڕەتێکەوە دژی رووسیا شەڕ بکە من ئەمێ ئەوەتان پێ بڵێم زۆرێک لە ئۆکرانەکان ئامادەیەنیان نییە شەڕی رووسیا بکەن و ئەو کەسانەشی کە ئەو کارانە ئەنجام دەدەن لە چوارچەوەی سوپای ئۆکرانیا ئەوانە خەڵکانێکن کە پاڵپشتی لایەنی دەرەجیان هەیە و شەڕ دەکەن و گولە دەنێن بە رووسیا و بە سوپای رووسیاوە بەڵام ئێمە دەزانین بە سەدانی دیکە هەن کە نایەنەوێت کە دژی رووسیا جەنگ ئەنجام بدەن بەڵام کۆتا قسەی من ئەوەیە کە ئێمە هیچ گەنجێک ناکەین ناو سوپاوە لە ئێستاوە چونکە هیچ هەڕەشێکی دەرەکی لەسەر خۆمان لە ئێستایەدا بە ئاستێکی بەرفراوان نابینین و من هیچ گومانم نییە لەوەی کەوا ئێمە لەم پرۆسێدا سەر دەکەوین ئەم پرۆسە سەربازیەی کە دەستی پێکردووە لە چوارچێوەی پلانێکی گشتگیرە ئەنجام دەدێت و ئێمە سەر دەکەوین تێکدا زۆر دڵنیام لەوە سەبارەت بە ئەو خۆبەخشەکان ئەوەی کە دەیەوێت کە خزمەتی رووسیا بکات ئێمە سوپاسی ئەم هەڵوێستە دەکەین سوپاسی ئەم هەستە بەرپرسیارەتی نیشتیمانیەتی رووسەکان دەکەین کە دەیانوێ پارێزگایی لە وڵاتەکەیان بکەن و رووسیا بپارێزن لە ڕاستیدا ئەو کەسانە کە زۆرن دەیانەوێت بەڵام ئێمە پێویستمان پێیان نییە و من دڵنیام لەوەی کە ئەمە پێویستمان بە هیچ هێزێکی سەرباسی زیاتر نابێت من دەپێتان دەڵێم زۆر سوپاس لە دڵەوە سوپاس بۆ ئێوە بەڕێز جەنابی سەرۆک ڕۆژتان خۆش بێت من لە کۆمپانیای ئایپلۆتم بەشێکی زۆر لەو پرسیارێک هەیە کە لای زۆرێک لە خەڵک ئایا هیچ پلانێک هەیە بۆ پاڵپشتیکردنی ئەو خانەوادە رووسیانە لەم چوارچێوە ئابوووریە لەم زروفە ئابوووریە ناخۆشەی کاروبەڕووی ئابووری رووسیا دەبێتەوە هیچ پلانێکی گشتگیر هەیە بۆ پاڵپشتیکردن بە تایبەتی پاش ئەوەیکەوە بەشێک لەو خەڵکانە ڕەنگە کار لە دەست بدەن یاخود ڕوبەڕووی باردۆخێکی ناهەمواری ئابووری ببنەوە هەموو دڵنیایە کۆمەڵایەتیەکان جێبەجێ دەکرێت هیچ شتێک پچڕانتیایدا ڕوونادا و بە پێی پێویست لە بارودۆخی ئێستادا ئێمە هاوکاری بە چاودێری کۆمەڵایەتی دەگرنە ئەستۆ و ئەو بارودۆخەیەکەوە ئێستا ئێمە تێداین تا ئەندازەیەک ئاڵۆزە و ئازادی ئابووری تا زۆرترین ئاست بوونی هەیە کە دەوێت کار بکات ئێمە زۆرترین ئازادی دەبەخشین بەو کارتی تایبەت و هەر لایەنێک بوێتیکەوە توانای خۆی بەهێز بکات بوێتی بازرگانی ئەنجام بدات و بێتی ئاڵگۆڕی ئابووری بکات تا ئەندازێکی زۆر ئێمە بەشێک لەو سنوورانەش هەڵدەگرین کە پێشتر لەسەر شێوازی کارکردن و ئەنجامدانی بازرگانیدا هەبووە من پاڵپشتی ئەو جۆرە بڕیارانە دەکەم لەوەی کە پێویستە ئەو خەڵکانە دوور بخەینەوە یاسایانە دوور بخەینەوە کە سنوور دادەنن پێویستە چاودێریەکی باش هەبێت سەبارەت بە پرسەکانی تاوانکاری بە تایبەتی هەندێک لایەن هەن کە ئەم جۆرە کارانە ئەنجام دەدەن ئەمەش ڕەنگە پێویستی بە یاسای تازە بێت و پێویستە لە پەرلەمانەوە ئەنجام بدرێت هەندێک گۆڕانکاری هەیە یاخود هەندێک پێشێلکاری هەیە بۆ سەر ئابووری رووسیا کاتێتە چوارچەوەی تاوانەوە وەکو ئەوەی کە خۆتزیینەوە لە باج بۆیە ئەمانە پێداچوونەوەی پێدا دەکەین
و ئێمە پاڵپشتی لە کەرتی کارکردن دەکەین بۆ ئەوەی کەوا بە باشترین شێوە هەوڵی خۆیان بغەنە گەڕ وە کار بکەن و ئێمە ئەمە ماوەیەکی زۆرە دەستمان پێکردووە پێم وایە ئێستاکەش گەیشتوونەتە پرۆژه یاسای گونجاو بۆ ئەو بابەتانە هەندێک چەمک و دەستەواژە هەن کە دەمێ بڵێم کە بەڵێ سەبار بە چاودێری کۆمەڵایەتی ئێمە توانایەکی تایبەتمان هەیە بۆ پاڵپشتیکردنی ئەو کەسانەی کە پێویستیان بە هاوکاری کۆمەڵایەتی و چاودێری کۆمەڵایەتی هەیە حتا لەم بارودۆخە ناخۆشدا و لە ماوەی ساڵ و نیوەک تاوەکو 3 ساڵ ئەم پرۆسەیە بەردەوامی دەبێت پاشان ئەو دایکانە کەوە کە کێشەیان هەیە ئەوانە پاڵپشتی ئێمەیان هەیە لە لایەن حکوومەتی رووسیاوە هەموو چاودێریی کۆمەڵایەتیان بۆ دەستەبەر دەکرێت و هەروە ئەو خانەوادانەشی کەوا منداڵیان نییە دیسان دەڵێمەوە هەندێک بڕیار هەن لەم ڕۆوە کە پەیوەنددارە بە هاوکاریکردنی ئەوانیشەوە ئێمە کۆمەڵێک ئامانجمان هەیە بۆ ئەوەی سیستەمێکی یەکگرتووی گشتگردا بنین کە لە ماوەی چەند ساڵێکدا جێبەجێ دەکرێن لە هەندێک شوێن ئەم پرۆسەیە دەستی پێکردووە بەڵام لە هەندێک شوێندی دیکە نییە ئێمە دێین ئەم سیستەمە کۆمەڵایەتیە بەهێز دەکەین بۆ ئەوەی هەموو منداڵێک کە گەیشتە تەمەنی عاقڵێتی خۆی پاڵپشتی حکوومەتی پێویستی هەبێت کە دەکاتە تەمەنی 18 ساڵ و هەروەها پلانێکی یەکگرتوو هەیە لەم ڕۆوە کاری لەسەر دەکرێت و باوەڕم پێ بکەن کەوا لە دوێنێەوە کە ئێمە گفتوگۆمان لەگەڵ حکوومەت کردووە و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و وەزارەتی تەندروستی کردووە و هەموو لایەنەی پەیوەنددارن ئەوان پلانێکی گشتگیریان ئامادە کردووە بۆ پرسی چاودێریکردنی کۆمەڵایەتی ئێمە نزیکین و لە ئایندێکی زۆر نزیکدا کۆمەڵی هەنگاوی دیکە دەگیرێتە بەر بۆ دروستکردنی هەیکەلێتێکی ڕۆن و ئێمە هەنگاو دەهاوێژین لەم ڕۆوە تاوەکو بتوانین هاوکاری هەموو ئەو لایەنە بکەین کە پێویستیان بە هاوکاریە و هەر منداڵێکش تا دەگاتە 18 ساڵ هەوڵ دەدەین کە پێویست دەشێت چاودێری حکوومەت و دەوڵەت دابێت و ئێمەش لەم ڕۆوە هەنگاوی باش دەنینە پێشەوە ئێوارەتان باش بەڕێز جەنابی سەرۆک من پرسیارێکم هەیە ئەو قورسیانیان ئەو بارودۆخە قورسەی کە ڕوبەڕووی کۆمپانیەکانی فڕەکەوانی لە چکەساتی پەتای کۆڕۆنەوە توش بووین و تاوەکو ساڵی 2022 هەندێک کێشە دروست بوو لەوەی کەوا لە ڕووی ئاسمانیەوە ئێمە ئەو بارودۆخە ناخۆشەی کە هەبوو لەگەڵ ئامانەشی ئێستادا هەندێک کێشەی بۆ دروست بۆ ئێوە چی دەڵێن بتوانێت چی بکرێت بەڵێ ئەمە وەکو شمشێرێکی دووسەری وایە بۆ نمونە یەکێک دەیەوێت وەکو هاوڵاتی بگاتە تۆکیۆ یا خۆشوێنێکی دیکە ئێستا ئەم بارودۆخە ئاڵۆستر بووە ئەم بارودۆخە بە بڕای ئێوە چەند درێژە دەکێشێت چەندی پێویستە ڤیکتۆریا بابەتەکە پەیوەنددار نییە بە ئێمەوە ئەم بابەتەکە پەیوەنددارە بەوەی ئەو کەسانە ئەو سزانیان داوە لە ڕووی ئاسمانیەوە ئەوان دەبێت خۆیان سەرەتا دراسەتی ئەو بڕیارانە بکەن ئەو سزانە بکەن کە داویانە ڕێگریکردن لە گەشتکردن و ئاڵوگۆڕ پرسێکە زیانگاتنە بە هاوڵاتی بۆیە ئەگەر ئێمە ئاسمانی خۆشمان دابخەین ئەوە ئەو کاتە دەبێ بە ناچاری بەشێکی زۆر لە فڕۆکەکانی ئەوروپا و جیهان بە شوێنێکی دیکەی دوورتردا بڕۆن و ئاسمانی رووسیا بەکارنێنن ئەمەش واکات بنزینێکی زۆر و مەسروفاتێکی زۆرتر لەسەر کۆمپانیەکانی فڕۆکەوانی بکرێت بۆیە ئەبێ ئەم هەماهنگگیە لە نێوان کەرتەمەدەنەکانی فڕۆکەوانی هەبێت بەتایبەتی ئێمە بینیمان لە چکەساتی کۆڕۆنەیە کە بەشێکی زۆر لە کۆمپانیەکان بەهۆی نەمانی گەشتکردنەکانەوە تووشی کۆمەڵێک کێشەی ئابووری بوون و ژمارەی فڕۆکەکان کەم بوونەوە کە تقریبا 1970 فڕۆکەکان بۆ دەرەوە کەمیان کرد وە لە ئاسی ناوخۆیش لە کاتی کەساتی کۆڕۆنەیە کەمیان کرد بۆیە ئێمە ئەزمونێکی زۆرمان هەیە لە مامەڵەکردن لەگە قەیران لەگەڵ سزا ئێمە ئێستاکە
کارمان کردووە لەسەر زیادکردنی فڕۆکەی ناوخۆیی و گەشتەکان لە ئاستی ناوخۆیی زیادیان کردووە زیاتر لە 20 ملیۆن گەشتیار زیاتر لە جاران کار گەشت دەکەن وەکو لە سەردەمی کۆڕۆناگە بەراورد بکەین بە سەردەمی کۆڕۆنا بۆیە ئێمە ئەزمونمان هەیە لە مامەڵکردنەکە قەیرانەکان و ئێمە توانەکانی خۆمان یەک دەخەین لە ئاستی ناوخۆ و ئاکەین کەوا شێوازەکان گەشتکردن ئاسانتر بێ و هەر یەکێک دەیەوێت کەوا سەفەرکە بۆ وڵاتی دیکە ئەوە ڕێگەی دیکە هەیە و ڕێشۆنی دیکە هەیە بەڵام ئێمە هیواخوازین ئەم داخستن و ئەم بربەستانی لە بەردەم فڕۆکەکانی گەشتەوانی و فڕۆکەوانی هەن نەمێنێت ئێمە دەمانەوێت لە ئاسی ناوخۆی یەکەم جا فڕۆکەکانی مەجای فڕۆکەوانی بەهێز بکەین تاوەکو حتا شوێنە گەشتیارەکان فراوانتر بکرێت و سوود لەوانەی خۆمان ببینین لە رووسیا شوێنی گەشتیاری زۆر ناوازە هەیە و توانای پێویست هەیە زیاتر لە 75 لە سەدای گەشتەکان لە ئاستی ناوخۆیە ئەنجام دەدرێن و ئێمە دەتوانین هەموو ڕێو شوێنێکی جیاوازتری پێویست باشتر ئەنجام بدەین لە فڕۆکەخانەکان و شوێنە گەشتیارەکان تاوەکو بتوانین خەڵکی خۆمان لەو شوێنانە گەشت بکەن و کاروبارەکانی خۆیان جێبەجێ بکرێت ئێمە تقریبان 25 ملیارد دلار بەهای 25 ملیۆر دلار لە ساڵی ڕابردووە هەناردەکردنی رووسیا بووە لە ڕووی کوشتتوکاڵ و بەرهەمەکانی دیکەەوە بۆ دەرەوە ئەمە پێش ئەو سزانە بووکەوە سەپێدراوە هەر کاتی ئەوان زیاتر سزا بسەپێنن ئێمە زیاتر بەهێزە بین و پشت بە خۆمان دەبەستین چکە لە ناوخۆیان بە پێشی پێویست فرەجۆری بەرهەممان هەیە ئەوەی کە ئێمە لەسەر ئەو بنەمایشەکەین کە خۆمان لەسەر پێی خۆمان دەوەستین سڵاوتان لێ بێت